بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لە تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاگەاندنی کۆمەڵی دادگەری کوردستان هەروەها بەرنامەی ئەو حیزبە بۆ خۆناغی داهاتوو بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان چی دەبێت و قسە لەسەر تایبەتمەندی و جیاوازەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین و ئەو خزمەتانەی کە کردوویەتی و بۆ چوین لەبارەی دۆخی سیاسی هەرێم و ئیشوکارەکانی بۆ قۆناغی داهاتوو و ئایا گۆڕانکاریەکانی ناوخۆش چی دەکات بۆ قۆناغی داهاتوو. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا باسی ڕاگەاندنی کۆمەڵ بکەین، خوێنەوەیەکمان بۆ بکەی بۆ مێژووی کۆمەڵ بڵێن چی لە ڕووی خەباتی چەکداریەوە بێ، چ خەباتی مەدەنی بێ، چ خەباتی کاری ئیسلامی و خۆناغە جیاوازەکانی کە ئێستا 25 ساڵی تێپەڕ کردووە یاخود ئەو مێژە 25 ساڵە چی تێدایە؟ بەڵێ بەناوی خوای گەورە میرەبان، زۆر سوپاس بۆ جەنابەت کاک حەکیم، ڕێز و سڵاوم لە ڕێی جەنابتەوە بۆ هەموو بینەرانی خۆشەویست. کۆمەڵی دادگەری کوردستان و پێشتر کە لە ساڵی 2001 بەناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆی ئەعلان کرد، ضرورەتێکی واقعی ئەو خۆناغە و پێش ئەو خۆناغە و دوای ئەو خۆناغەش بوو. چۆن لەبەرەوەی بەڕاستی دیارە کۆمەڵ درێژە پێدەری کاروانی خەباتی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی پێشوو بزوتنەوەی ڕاپەڕێنی پێشوو بوو کە ئەم خەباتە کاریگەری گەورەی هەبوو لەسەر واقعی کوردستان پێش ڕاپەڕین و ئەوە بوو بزوتنەوەی ئیسلامی کوردستان چەکی جیهاد و شەرەفی کردەشان بەرامبەر ڕژێمی بەعسی پێشوو کە ڕژێمێکی دیکتاتۆر بوو و زۆڵ مستەمیل لە میلەتی خۆی و بەتایبەتی لە میلەتی کوردستان و گەلی کوردستانە کرد. بۆیە وەکو ضرورەتێکی واقعی ئەم بزوتنەوەی دروست بوو و پاشانیش قۆناغی دوای ئەوە کە ڕاپەڕین ڕوویدا شێوازی خەباتەکە گۆڕا بۆ ململانی سیاسی یا خەباتی حیزبایەتی لەسەر پێشکەشکردنی پرۆژە و خزمەتکردنی خەڵک. لە ساڵی 2001 دیارە لە دەرەنجامی کۆنگرەیە کە ئەنجام درا، کۆنگرەی بزوتنەوەی یەکبوون و ئەنجامەکانی قبول نەکرا بەو شێوەیە کە دەرەنجامی کۆنگرەکە چۆن بوو، ضرورەتێکی واقعی بۆ ئەوەی کە یەس و بێتاقەتی لە ناو ئەندامانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی پێشوو بڵاو نەبێتەوە و هەموو بەرەو ئەوە نەڕۆن کە ساحەی کاری ئیسلامی بەجێبێڵن. کۆمەڵ وەکو واجبێکی شەرعی خۆی بە سەرکردایەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەو هەنگاوە جەریئانەی نا و کۆمەڵی ئیسلامی ئیعلان کرد. ئەلەو کاتە بژانەوەیکی گەورە بوو بۆ ساحوی ئیسلامی لە کوردستان و بەتایبەتی بۆ بزوتنەوەی جیهادی ئیسلامی لە کوردستان، چونکە ئەوە نەبوایە وەکوتم ئەو بێتاقەتیە باڵی ئەکێشا بەسەر هەموو ئەندامانە. خۆتان ئێوە بە میلادگیری و خەباتە دەزانن کە لە کۆتای هەفتاکان و ئێمە دەست پێ دەکات تا ئێستا کە هاتووە. ئەو خەباتە سەرەتایەکی پرشنگداری هەیە و لە شانە سەرەتایەکان و تەنزیمە ئەوەلیەکانی کاری ئیسلامیەوە سەری هەڵەدا هەتا گەیشتە قۆناغی ئیعلانی کۆمەڵی ئیسلامی و هەر هەمووی بە فکرێکی جیهادی و فکرێکی شمولی بۆ کاری ئیسلامی هاتە پێشەوە بۆ خزمەتکردنی ئیسلام. بەڵێ لەو بەروارە بە دواوە لە 2001ەوە لە ساڵی 2001 کە هەلوو مەرجێکی زۆر بارودۆخێکی ئاڵۆز بوو لە هەرێمی کوردستان و ناوچەکە و عێراق، کۆمەڵ زۆر جەریانە هاتە پێشەوە دەستی کرد بە کارەکانی خۆی و خزمەتکردنی خۆی لە بواری خۆیان. بۆیە ئەو هەلوو مەرجە و ئەو بارودۆخەوای کرد کە خەڵکێکی زۆر جەماوەرێکی زۆر لە دەوری کۆمەڵی ئیسلامی کۆبێتەوە و بەیعەت بە کارەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن و لەگەڵیا بمێنە و خزمەتکەن. بەو شێوەیەش کاروانەکە بەردەوامە هەتا ئێستا کە ئەوە 25 ساڵی تێپەڕان. باش، ئەو مێژوودا چی وەکو بۆ خەڵکی کۆمەڵ لە پێشمەرگەی دێرین لە بنەماڵی شەیدانە سەرکردەکانی رەخسنە دێرینەکان و بۆ خەڵکی ئەو مێژووە چی تێدایە؟ بەڵێ وەڵاهی من کاک حەکیم حەزەکەم ئەلێرە تۆزێک لە ئوسلوبە تەقلیدیەکە بچمە دەرەوە. ئوسلوبی تەقلیدی کە حیزبی سیاسی ئەمەی کردو ئەوەی کردو
دیارەوەی کۆمەڵ کردوێتی لەسەر ساحەی سیاسی لە هەموو مەجالەکانە، لە مەجای سیاسی، لە مەجای حکومڕانی، لە مەجای پەرلەمانی، لە مەجای خێرخوازی، لە مەجای کۆمەڵایەتی، لە مەجای پەروەردەی و ئاینی، لە مەجای داکۆکیکردن لە مافی میلەت، لە مەجای پاراستنی یەکڕیزی میلەت، لە مەجای ئەوەی کە تەسیە بە خۆدان لە پێناوی خەڵک و پێشخستنی بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆت، ئەمانە هەر هەمووی ئەگەر یەکێک چاوی لێ نەنوقێنێ هەر سەیری ئەرشیفی ئیعلامی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئێستا سەیری ڕۆژنامەکانی بکەیت، سەیری کارەکانی ڕابردووکەی لە هەموو ئەو مەجالاتانە دەرەکەی کۆمەڵی ئیسلامی یعنی لایەنێکی سیاسی بووە وەکو مۆم سوتاوە لە پێناوی خەڵکە، وەکو مۆم سوتاوە لە پێناوی خەڵکە، چونکە لە پێناوی ئەوەی چواردەوری ڕۆشن بێ، لە پێناوی ئەوەی مجتەمەعەکە مجتەمەعێکی سەلیم بێ لە هەموو ڕوەکانەوە تەسحی بە خۆی داوە، خۆی سوتانوە لە پێناوی ئەوەی کە بەڕاستی ئەم کۆمەلگەیە بە ساغی و بە پاکی مێنێتەوە. جا من لێرە حەزەکەم بۆیە وتم بەدەل لە تەقلید کۆمەڵی قسەی تەقلیدی کە ئەکرێت، حەزەکەم باسی ئەوە بکەم خەڵک و جەماوەری کوردستان پێویستە تەقیمیان هەبێ بۆ هەڵسەکانن بۆ هەموو حیزبە سیاسەکان، چونکە حیزبی سیاسی پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک کە ئێمە ماڵین حیزبێکی سیاسین، پرۆژەیەکی سیاسیمان پێیە بۆ چاکردنی ژیانی خەڵک، بۆ خزمەتکردنی هەموو شەریحەکانی مجتەمەع لە هەموو مەجالەکانە، ئەبێ قسەمان هەبێ بەرنامەمان هەبێ نەهجمان هەبێ. باشە ئەگەر حیزبی سیاسی یعنی سا حیزب زۆرە لە کوردستانەوە نیە، حیزب هەیە 4 کەسە، حیزب هەیە 5 کەس، حیزب عائیل 36 حیزب بەس لە پەرلەمانە هەیە کە لە پەرلەمانایەتی تەمەنە من مەبەستم مەسیحەکانە و تورکمانەکانە و حیزبانەی تر ئەم لا دروستیان کردون ئەو لا دروستیان کردون، ئەم حیزبە بەرژەوەندی خۆی بۆ دروستی کردن، حیزب 5 کەسە، حیزب 4 کەسە. بەبەسم ئەم حیزبە سیاسیانە کە دروست بوون ئێمە تەقیمان چی بێ وەکو خەڵک و جەماوەر هەموو کاتێک بەتایبەتی لەم کاتانە کە پێوتێ ساڵیا دێ و حیزبە یا ئەو حیزبێتە پێشەوە خۆی جاریکە نوێ کاتەوە خۆی عرضە کاتەوە بۆ خەڵک، ئێستا کۆمەڵ خۆی عرض کردەوە بۆ خەڵک. ئەڵێ کاکە من بەرنامەی سیاسیم ئاوا بووە 25 ساڵم بەڕێ کرد، فەرم و جەماوەری کوردستان تێبینیتان ملاحەزاتان سەرنجتان چییە بۆ داهاتوو چی بکەم، تەقیمتان چییە؟ حەقا خەڵک بۆ هەموو حیزبەکان قسەی هەبێ و تەقیمی هەبێ. دوارێ ئەومان لە بەرچاو بێ هەر حیزبێکی سیاسی کە دروستە بێ لە میلەتەکەی دەوڵەمەندتر بێ، لە میلەتەکەی گیرفانی پڕتر بێ. باشە پێش میلەتەکە کەوت بێ لە ژیان لە گوزەران لە خۆشببختیە ئەو میلەتە هەر ئەو حیزبە سیاسیە هەر بەکردداری بە خەڵکی وتووە من لە خزمەتی توانیم جاوەرن سێ خۆمان با تەقیم بکەین. حیزب دروست بێ بۆ خۆشیاندنی چەند نەفرێک، حیزب دروست بێ بۆ ئەوەی کە نەسرەیەکی هەبێ و بارەگایەکی هەبێ و کۆمەڵێ سیارە و کۆمەڵێ مەساڵح لە خۆی کۆکاتەوە و بەناوی حیزبێکی سیاسی و بەناوی کۆمەڵێ دروستمی بریقەدارە و ئەمە بێتە پێشەوە لە خەڵک بڵێ من خزمەتی خەڵکەکەم. خەڵک نەک ئێستا حیزبە سیاسیەکان ئەو حیزبە سیاسیانەی کە بە تایبەتی دەسەڵاتدارن و هەیمەنیان هەیە یا بازرگانن یا تاجرن کە ئیبن خەلدون 600 ساڵ پێش دەسەوتێتی هەر حیزبێکی سیاسی یا هەر کەسایەتێکی سیاسی لە پاڵ ئیشە سیاسەکە یا بازرگانی کرد لە ئیشی سیاسی دووری خەنەوە، چونکە ئەوە تاجرە، ئەوە کەسێکی سیاسی نییە. خەڵکی سیاسی ئەبێت لە پێناوی خزمەتی خەڵک و پرۆژەکەی خۆیان تەسیە بە خۆی کە گیرفانی خۆی خاڵی کاتەوە لە پێناوی قەزەکان نەک گیرفانی خۆی پڕکە. ئەمە ماساتەکەی ئەمڕۆ ئێمەیە. یعنی لە ناو حیزبە سیاسیەکانە شخصیش هەیە لە حیزبەکە دەوڵەمەندترە، لە حیزبەکە خۆی دەوڵەت جارە حیزبەکە خۆی لە هەموو خەڵک دەوڵەمەندترە، پێش هەموو خەڵک کەوتووە. ئێستا وای لاتۆ لە کوردستانی ئەمە ئەڵێ کە کاکە فڵان کەس پارتیوکیتی لە حکومەت دەوڵەمەندتر، بەڵێ ئێمەش وا ناڵێ فەرموو لە فەیسبوک و لە دنیای هینالیا لە ئەلکترۆنیات تا بپرسن کێ دەوڵەمەندترین حیزب لە عێراقا کێ، دەوڵەمەندترین حیزب لە عالەما کێ؟ ئەم حیزبانەی خۆمانن. جا من قسەکەم ئەمەیە جا ئەمە قسەکە ئێمە سەر ئەوە ئێمە سەر ئەوە ئەم تەقیمەکە خەڵک ئەنی بەداخەوە خەڵکی کاکە کەوترێ فڵان کەس ئەندامی مەکتەبی سیاسیە، فڵان کەس ئەندامی سەرکردایەتی حیزبێکی سیاسیە، ئەندامی مەڵبەندێک. ئەمە وەکو دەستکەوت سەیرەکرێ کاتێک کە پۆستێک لە حیزبێکی سیاسی دەسەڵاتە، ئەمە پۆستە، ئەمە مەکانەتە، ئەمە دەسەڵاتە، چونکە خەڵکی پێتەعین نەکرێ، پارا بەخشیتەوە، سەرۆت و سامانێتە بەردەستێ، پرۆژەیەتە بەردەستێ، ئیمکانیاتێتە بەردەستێ، وەنیە کەواتە تۆ مەکاسبت دەستکەوت
ئەمە ڕێک پێچەوانی تعریفی حیزبی سیاسی حیزبی سیاسیە بێ ئەوەیشی هەیەی بۆ خەڵک خەرجیکە حیزب چۆنە بێ حیزبی سیاسی بە تایبەتی حیزبێک کە لە دەسەڵاتە بێ چۆن ئەبێ خۆی قەڵە و کرد بێ شعب و میلەتەکەی بەردەشی لاواز بوو بێتەوە چاویشی نەیبینێ باش ئەلێرامە بەسم ئەمەیە باشە خەڵک دامێت تەقیمکە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری 25 ساڵە هەین پێشتری شەبووینەوەکو باسم کرد باش ئێمە دەستکەوتی کۆمەڵی دادگەری وەکو حیزبە سیاسیەکە چی بووە وەکو مەکاسب بۆ ئەندامەکانی تاکوتەرە ئەمە خەڵکێکمان چۆتە حکوومەت پەرلەمان ئەمانەش سیستم و نیزامێکمان بۆ داناوە ئەو پارەی وەرێگری خۆ نییە ڕێژەی ئەوەنەیە گەڕیتەوە بە حیزبەکە بۆ ئەندامەکانی کۆمەڵدان ئەمەش ئەوەی کە هەبوو بێ لە حکوومەتە ئەوەی تری کە زۆری نەی قیادە و ئەندام و کەوادر و ئۆرگانەکانی کۆمەڵە هەمووی وەکو خەڵکە ژیاوە هەر یەک نمونەی بەسیط کاک حەکیم سەرۆکی کۆمەڵی دادگەری ئێستا ماڵی لەکوێ ماڵی لە ناو گەڕێکێکی شعبی ناهۆ لێرە هەر دراوسەکەی تەنیشی ماڵێکی ئاساییە عەزل نەبوو لە خەڵک سەرۆکی حیزبەکانی تر وان حتا حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە سەرۆکەکەی وایە مەبەستم ئەبێ خەڵک بە ئەدای حیزب بناسێتەوە تۆ چیەکەی تۆ تەسحێ بە خۆ دەی لە پێناوی خەڵکە بەرژەوەندی خۆت بەرژەوەندی خەڵک پێش بەڕژنی خۆ دەخەی حیزبی سیاسی ئێمە ئێستا من لەبەرەوەی ئەندامی مەکتەبی سیاسی و ئەندامی دەستەی کاریگەری کۆمەڵی دادگەری ئێستا ئەم داخی قسە لەگەڵ جەناب تاشە ئەمڕۆ یەکی شەشە ئێمە موچەی مەعاشی مانگی پێنجی کادران و ئەندامان و کارمەندەکانی پەیامیشمانەداوە ئەو خەڵکی کە لای کۆمەڵە کە لاو ئەم حیزبە ناو حیزبی ئەمە مەعاش وەرەگرێت کە حیزب کە مەعاشێکی ڕەمزیە ینی موچەی ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە موچەی پاسەوانەکانی بەرپرسەکانی ئەم حکوومەت و حیزبە دەسەڵاتدارانە کەمترە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خەڵک ئەمە نابینێ خەڵک ناوێت تەقیمی هەبێ باشە بۆ وایە بۆ لەبەرەوەی تۆ دەست بۆ پارەی حرام نابی لەبەرەوەی نابی بە شەریکە دەست لەبەرەوەی ناچی سەفقات بکەی لەگەڵ ئەم حیزبی دەسەڵاتدار و ئەو حیزبی دەسەڵاتدار و ئەو حکومەت و عەمالەت بۆ ئەم حکومەت و ئەو حکومەت بکەی لە پێناوی پارەیەکی زۆر بخەیتە دەستی خۆتەوە اینجا بە $1,000,000 قسە بکەی ئەندامەکانی شۆم و تێروپەر بکەی لە پێناوی ئەوەی چی حیزبەکە قەڵەوکەی و خەڵکیش زەلیلکەی خەڵک ئەم تەقیمەی نابێ هەبێ من حەزەکەم ئەلێرەوە بیڵێم ئەمانە هەمووی کە من ئێڵێم بۆ ئەوەیە خەڵک بیزانێ بۆی خەڵک هەستی پێ بکە خەڵک بپرسە ژیانی ئەندامان و بەرپرسانی کۆمەڵ وەکویەکە بەڵێ وەکویەکە بەڵێ وەکویەکە خۆ دەوڵەمەندکردن نەبووە لەسەر حسابی کۆمەڵ من تاکوتەرا ناڵێم کاک حەکیم تاکوتەرا نەفەردە ئەوانە هەرە بێ خەڵکی شازە بێ سەحابە بۆ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئاەتی نادەخوارەوە لەسەری فەرمێ منکم من یرید الدنیا لەناوتانە هەیە ئەی محەممەد هەیە دنیای بێ لەناو ئێمەشا هەیە تاکوتەرا ناڵێم بە جەناب کارمەندی کەناڵی پەیامی ئەوە بەردەم ساحەی مەکتەبی سیاسی کۆمەڵ و کەناڵی پەیام لە پاڵیەکەیە ئەو سیارانەی کارمەندەکانی کەناڵی پەیام و پاسەوانەکانی کەناڵی پەیام پیان هەر سیارەیە هەر ئەو نوعی و سارانەیە کە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵپیانە جیاوازەکە لەکوێیە من خۆم ئێستا دانیشتووی دەیەکم نزیکی سێوایی لە ناو شاری سێمانە دانانیشم لەبەری نەبتوانێت خانووە لە ناو شاری سێمانە کوڕم ئەمە دیعایە خەڵگێکە خەڵک دیعایی بەلاشەکە بەڕاستی خەڵک دێت تەقیمەکە هەمووی تێک ڕەش و سپی تێکەڵەکە ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیف لە کۆمەڵ هەبێ هەر خۆی دەوڵەمەند بووی بۆی حیزب بەڵێ هەیە خۆمە ئێمە بە خۆ دەوڵەمەند کەی لەسەر ئێمە کاک حەکیم ئێمە لە مجتەمع پێی خەڵکی دەوڵەمانەمانەیە خەڵکی وەسەطمانەیە خەڵکی فەقیرمانەیە ئەمە هەمووی ئاساییە ئەزایی چی ئاساییە ئەوە لە ئاساییە تۆ بی لەسەر ئەو جەمعە لەسەر ئەو حیزبە سیاسیە کە ئیدعاکەی خزمەتی خەڵکە بێ خۆ دەوڵەمەندکەی گیرفانی خۆ پڕکەی سەرۆت و سامانی خەیاڵی نامەشروع پێکەوەنەی بڵێ من حیزبی سیاسی و من پرۆژەی سیاسی من خزمەتی خەڵکەکەم تۆ بەکردەوە ڕۆژانەی سلمێنی
دژی خەڵکی گیرفانی خەڵگە ڕوتێنیتەوە لە پێناوی تحقیقی مەساڵێکی خۆتا هەموو هاوڵاتیانەکەی تێژێر پێی خۆت نەک لە خزمەتی خەڵکای من بەبەستم ئەمەیە بەڕاستی ئەبێ حاڵەتێک بێتە پێشەوە بۆ خەڵکو جەماوەری کوردستان ئێمە بەڕاستی بە چاوی واقع تەقیم بکەین و حتا من با لێرایەک شت بڵێم انتخابات و هەڵبژارنیش پێوەەر نییە بۆ تەقیمی ئەحزاب دەڵێنەوەی هەڵبژاردن بۆچی وانە نمونێوە لە پەرلەمانی کوردستان 3 کورسی پەرلەمانی عێراق کورسی ئەوە پێوەری هەڵ نەخێر بێبانە وانە کە منم قسانە ئەەکەم لێرە طبعا یەکەم ئەو حیزبە دەسەڵاتداران هەموو وەسیلێ بەکارێنن لە پێنای ئەوەی خۆیان ئەو کورسیان لە ژێردە سابمێنێتەوە بە تەزویر بێ بە زەخت بێ بە فشار بێ بە پارە بێ بە کڕینی وەلاعاتی خەڵک بێ بە ئەنواعی تەختیتات بێ حتا لە تەدەخولی ڕاستەخۆینە هەڵبژاردنیش بێ ئەیانەوێنێنە پاشەکشە نەکەن ئەوسڵ دەسەڵاتیان لە دەست دەرنەچێت تۆشەمانت نییە بۆ نمونە با من یەک برای خۆم و بینەرانی خۆشەویست بیان ئێمە کۆمەڵی دادگەری چین ناو بانگەشەوە حیزبێکی سیاسی داوا لە خەڵکەکەی کاکە دەنگمان پێبن ئەزای خەڵگەڵەتی خەڵگەڵێ دەنگت پێدەم چین بۆکەی تاعین بەکەی گرفتەکانە بۆ حەلەکەی خانوم نییە خانوم بۆکەی کوڕەکەم تەخەڕۆجی کرۆتە ئێمە کوڕی ئەندامەکانی ئێمە بەهۆی وەلا و ئینتیمایان بۆ جەمعەکەشمانەوە تاعینیان ناکەن ئێمە هیچ وعدێکمان پێ نادرێت لەبەر ناتوانین یەک نمونە بۆ بێنەوە بۆ جەنابەت کاکاکی ساڵی 2010 کۆمەڵی دادگەری ئیعلانی کرد حیزبی معارەزەیە لە هەرێمی کوردستانە پێش ئەوەی کە ئێمە ئیعلانی معارەزە بوون کەین قایمەیەکمان تەقدیمی حکومەتی هەرێم کرد 1200 پێشمەرگەی پێش ڕاپەڕین بە مەرجەکانی حکومەت و پێشمەرگەی دوای ڕاپەڕین بە مەرجەکانی حکومەت کە مافن خانفی خۆیانە خاننشینیان بکەن 1200 ئەندام 2010 کابینەکەی کاکتۆر بەرهەم و کاگازات بەرواری ئەو کاتە تەقدیممان کرد کە ئەمانەمان بۆ خانەشین کرد حەقی خۆیانە پێشمەرگەی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیشی تیاتوە دوای ڕاپەڕینش بە یاسای خۆیان بەو یاسایە کە لە حکومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە دانراوە خانەنشینە بن چکەمانە پێشمەرگە بوون و خەباتیان کردەوە بەتابەتی لە 91 بۆ 2003 ئەو کاتە تا 2003 چەکمان پێ بووە ئەمانە بە مافی خۆیان بووە ئێمە باسی 2010 کە ئەم تەقدیمەمان کردووە بووین بە معارەزە باشە ئەم 1200 ئەندامی ئێمە کە مافی خۆیەتی لە هەموو مافێکی ژیان حەقی فۆتاوە خراوەتە ژێر مێزەوە ئەو فایلە هەتا ئێستش ئەمە فەمان بۆ نەگەڕاتەوە ئەمە دامەنەمان بۆ خانەشی نەکراوە باشە بۆ لەبەرەوەی ئێمە حیزبێکی بە عارەزەی و ناچین سەریان بۆ بڵقێنین باشە بەس ئەگەر هەڵبژارن بە هەڵسەنگاندنی خەڵک نەزانن بە خۆتانی چی باڵە سەنگانی خەڵک دەزانن وەکو حیزبێکی سیاسی بەڵێ ئێمە بەداخەوە خۆزگە وڵاتی ئێمەش وڵاتێکی سەلیم بواە پرۆسی هەڵبژاردن نەزیح بواە نەزاهەتی تیا بواە ڕازگویانە بواە دەنگدان تعبیری حەقیقی لە ناخی خەڵک کردایە بەس هەمووی هەرەوەی سیستەمەکە یاخود پەیوەندی بە کاری سەرکردایەتی کۆمەڵی شەوەیە چکە ڕەنگە بڵێن بەشێکی ڕەنگە پەیوەندی بە کاری سیاسی هەڵوێستە سیاسەکانی پەیوەندی ئەزای چیەکە نەکەمووی تەزویرەوە هەمووی بەشێکە تەزویر بەشێکی گرنگە لە پرۆسەکە بەڵام ئەوم باسم کردن بەشێکی لەوەیە کە تۆ حکو حیزبێکی سیاسی خەڵک کێتە پێشەوە داوات لەکە چکە مقابلەکانی تۆ واکەن مقابلەکانی تۆ لە یەک پرۆسە انتخاباتە وعد بە 10,000 کەسیان تاعینیکەن 3,000 کەسیان تاعینیکەن تۆش 10 کەسێ بێت تاعین ناکرێت 3,000 کەسەکەسی دەنگ بۆیە لە کوڕەکەم تاعینەکە خۆم تاعینەکە ژیانە مسۆگەرەکە تۆ ئەمەت پێ ناکرێت ئەمە پرۆسەی بەرتیل و ڕەشوەیە وەکرینی وەلا و زیمەی خەڵکە بۆ انتخابات ئەوە بە ئێمە ناکرێت خەڵک دەنگمان پێ نایە و کاتە خەڵگەڵێک کاکە تۆ ئەزانم ڕاستەکەی ئەزانم باسی ئەخلاقەکەی ئەزانم قیامەکەت بەرزە ئەزانم ئەو پامی هەڵگرتو پامی خوایە ئەزانم وەڵا دنیا و قیامەت ڕوسورە من دەنگ پێ بم بەس مەسەحەتم لەگەڵ ئەوی ترە ئەوان بە ئەرزی واقع بینیوە لەبەرەوە ئێمە حەقیقەتەکە ئەوەیە خەڵک و جەماوەری کوردستان بەڕاستی حەقە بەراوردی خۆی هەبێ و تەقیمی خۆی هەبێ سەرەوەی جگە لەوە هەڵسەنگانەکەی باست کرد خەڵک ێستا هەموو حیزبەکان وەکو یەکەن
ئۆپۆسیۆن و دەسەڵات فەرقیان نەماوە ئیسلامی و ئەلمانی وڵا هەمویان بەرپرسن لەم بارودۆخە لەو دۆخەی کە خەڵک تێیدایەتی ئەوەش دەکرێت و گشتان نەشەر دەکرێت وەکو یەکن لە مەسەلەی موچە بێ نەوت بێ ئەو دۆخی فلیجێ کە دامەزراوەکان تێدان باش وەڵام من هەرەوە ناڵێم ئێستا حیزبێکی سیاسی یا دوو حیزبی سیاسی هەموو کایەکانی وڵات و دەسەڵاتیان لەش دەسایە بە پارەوە بە داهاتەوە بە نەوتەوە بە حکومەتەوە بە زەریبەوە بە حەچی داهاتی وڵاتی لەژێ دەسیاتی تۆش حیزبێکیت جارجارێک ئێمە لەوە چێت جارێ یا دوو جار بەشداری حکومەتمان کردێ بە وەزیرێک شەریک نەبووین شەریک نەبووین لە حکومڕانی وەزیر پێمان باش بووە بەشدار بین لە بەرەوەی بەڕاستی هەر دەست نەخەرە بینە قاقامان نەماکەێنن چونکە کە بەشداری ژنابی و هەر هەموو شتێک لێگرێتەوە هاچی بەلوعەیەم یەگرێتەوە لێت و باوەڕی بە معارەزەیەکی فعلی نییە تۆ معارەزەبی تۆ ئەو دامت کە ئەو باڵکو هەموو بەربەسێ لە ڕێگەی تۆ دروستەکە ئێمە ئەو هەموو سەرۆت و سامانێکی وڵاتی لەبەردەستایە باش تۆش هیچی لەبەردەستانیە بەدەستی خاڵی خۆت خزمەتی خەڵکە کەشەکەیت ئەوەی کە ڕوو لێنێ بەس کۆمەڵی دادگەری مانگانە لە ڕێی موسساتەکانی واڵم کەفالەتی 3000 مناڵی بێ باوکی کردووە مانگە هەموو مانگێک 3000 مناڵی بێ باوک ئەمە خزمەتی خەڵک نییە یخۆ ئەم کەفالەتە کە ئیکا ئەمە تەبان بە منەت نایکا بە خەڵکی بفرۆشێتەوە بەزە بێ خەڵگەمە ببینێ بۆ ئەماکە لە بەروی بەواجبێکی شەرعی سەرشانی خۆی زانانی خۆ نییە خۆی نیەتی خۆی ئیمکانیەتی نییە ئەوەی شێتە بەرەسی حەزەکە پێش هاوکاری خەڵکی نەدار و هەژاری پێ بکە خەڵکی فەقیری پێ بکە ڕۆژانە تەلەڤیزیۆنەکانە بینرێ وانە چۆن ئەم دوانە کابرایەت ئەڵێ کاکە بەخوا ئەلمانی و ئیسلامی و هەمووی وەکویەکە و هەمویان بۆ مەسلحەتە و ئەمە بەڕاستی خەڵتی ئەوراقەمە تێقڵکردنی ئەوراقەکانە ئەمە وەکو بڵێ دروستی تارماییەکە لە بەرچاوی خەڵک ئەو کەسی واکە خۆی تووشی بە ئینسافێکی زۆر گەوراکە چۆن وەکو یەکن یەکێک هیچی پێ نییە هیچی لە بەرزانیە نەدەسەڵاتی هەیە مەحرومیش کراوە بێبەش کراوە لە هەموو خێروبێرێکی وڵات حیساری لەسرە تۆی تەقیمەکەی بە ساڵمەکە یا بە دەسەڵاتدارەکە کە هەموو شتێ لای ئەوە هەموو شتێکی خۆرە کردووە ئەڵێ وەکو یەکن ئێوژەوەی پێخۆشە دەسەڵاتدارەکەش بە ئەڵێ هەموو حیزبی سیاسی وەکو یەکی بەڵام ئەمە بۆ دۆخی بڵێن موچە گشتگیر دەکرێت هەمویان بەرپرس بن یاخۆ زۆر جار بۆ ئیفلیزبوونی دامەزراوەکان وەکو کۆمەڵی پشکێت هەم بەرناکەوێت لەو واقع ئەو گەندەڵەی کە هەیە ئەو دواکەوتنی موچەیە ئەو پەخستنی پەرلەمان و نەبوونی حکومەت و کاک حەکیم ئێمە لە ساڵی 2010 لە حکومەتانە ماوین بەڵێ لە ساڵی 2022 شەوە لە پێشتریش نزیکێ لە 2020 شەوە لە حکومەتە خۆجیەکانی هاتوونە دەرەوە حتا لە جۆری پارێزگاکانی چونکە ئێمە زانیمانە نە لە حکومەتی هەرێمە نە لە پەرلەمانەوە نە لە ڕێی حکومەتی خۆجیەوە تەغیرمان پێ ناکرێت چاکزانیمان بەڵکو ئەگەر بچین شتێکەکەین وەجی ئەم دەسەڵاتی پێجوانەکەی تۆ کە وەزیرێکی سەرکەوتوو دەبێ وەزیر بە ئەم بۆی مەلە کابینەکانی حکومەت ئەم وەزیرە ئێمە سەرکەوتوو بە بەڵام لە ناو 22 وەزیرە تەغیری گەورە بە تەنها وەزیرێ ناکرێ تەنها ئەوەی وەجی و کابینەیە جوانەکەی تۆش وەکو لەگەڵەوانە حەشرەکەی کە کابینەکە هەمووی فاشل ێستا بۆ نمونە لەو کابینەیە کە آخر وەزیری ئێمەی تیا بوو کابینی هەشت بەڵێ کابینەی هەشت سیستمی پاشەکەوت پەسەند کرا ئێ وەزیرەکانی لەگەڵی نەبوون کراوە بە ماڵ لەسەر تۆش کاکە تۆش بەشدار بووی زۆری نێ و کەمینێ یا هەر نەخراوەتە دەنگەوە تێگەی یا ئەم مەسەلەی فرۆشتنی نەوت و ئەوەی کە ینی هینی سەربەخۆی ئابووری سەربەخۆی ئەلان کرا هەل حتا میکانیزمەکەی ئێمە لێمان پرسین لە وەزیرەکانی خۆمان لەو کاتە یان کاکە هەر بەسەرمان نەخوێنراوەتەوە لە وەزارەت نەخراوەتە دەنگەوە دەنگی پێبین کاکەوە ئێمە پرۆژەیەکی واکەین و ضرورە بۆ میلەت و ئەیکاکە باقسەی لێکەین ئەمە باجەکەی چییە زەریبەکەی چییە حکومەتی ناوەندی هەڵوێستی چییە سبێنێ مەکسەبەکەی بۆ چییە تۆ ئەمە بەسم دەی خەڵگەمە نازانێ خەڵگەڵێ تۆ لە کابینەکە بووی لە حکومەتا بووی بۆیە ئێمە ئەوەی کە هەتیا بوو بین بە پشکە بچووکەکەیش بێ کەم و کوڕیمان بەرکەوتوێ قوڵمانە بەڵام لە عموما هیچ بە پسێکی کۆمەڵ کە بەشداری کرد بێ لە حکومەت لە پەرلەمان گەندەڵی بەسەدا ساغ نەبێتەوە نەخێر ئەوە کابینەکان هەمووی ئەوە لیژنای
هەڵسەنگانەکانی حکومت بۆ هەموو قۆناغەکانێمە ئەو پۆسانەی هەمان بووە نەکەن لە وەزارەتە حتا لە پەرلەمانە حتا لە حکومەت خۆجیەکانە بەڕێوەبەرە گشتیەکانە ئەلحەمدە نزیکترین کەس و دەستپاکترین کەس یادرەکانی کۆمەڵ دەرچوون کە توانیوانە بەو دەسەڵاتە کەمەش یا لەو مەجارەکەمە کە ئیشیان هەبووە خزمەتی خەڵکەن ئەگەر شتێکی کەمیش بەکردوێتیان ئەلحەمدە بۆیە بەڕاستی ئەوەی کە یەکسەر تفەنگ بە تاریکیەوە نێ و ئەڵێ وڵا کاکە هەمووی وەکویەکە و ئەمانیش نەسەر حکوم هەروواکەن و ئەوە بەڕاستی وەکو بڵێ بێئەمەلکردنی خەڵکە بێهیواکردنی خەڵکە ئێمە حەزەکەم ئەم بڕگەیە بڵێ ئەو باسی دەسەڵاتت کرد پەرم بڕگەکەی من ئەوەیە ئێمە ئیسلامین باش ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە هەڵگری فکری ئیسلامین ئێمە لەژێر ئەم دروشمایشەکەن وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئێوە ئیشکەن ئێمە ئیشەکەین ئەوە ناین بۆ دواوە خەریکە بین خۆمان هیلالەکەین خوای گەورە خۆی ئیشەکانمان نەبینێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بینێ ئەگەر ئیماندارانیش ئێستەنی بینن لە داهاتوە هەری بینن و باوەڕیشمان بەم ئاەتەی خوای گەورە هەیە ئینا لننصر رسولنا والذین آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد ئێمە هەمووی حروفی تەکیدە ئێمە بە تەکید پێغەمبەرانی خۆمان و ئەوانەی ئیمانیان پیان هێناون سەرەخین لە حیاتی دنیاشا سەریانەخین چۆن لە حیاتی دنیاگەر نەچنە سەر سوڵتە ڕیسالەکان سەرەکەوێ پەیامەکەیان سەرەکەوێ ئێمە باوەڕمان بەوەیە قەزیەکەمان قەزیەکی گەورەیە ئێمە لە پێناوی ئەم قەزیە تەسیە ئەدەین مەحرومەکرین بێبەشە بکرین زۆر لە زۆر شت بێبەشەکرین حتا لەوەی مافی ژیانیشمان لێ بسەرنەوە ئێمە قبوڵمانە لە بەرۆی لە پێناوی قەزەیەکی گەورە ئەگەر خەڵکیش جەماوەریش کە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام شەعبەکانی خۆیان هەموو باوەڕیان پێ نێناون وما ئامەنە معه إلا قەلیل خوای گەورە فەرمێ حەزەتی نوح خەڵکێکی کەم نەوێ 950 ساڵ داوای کردن خەڵکێکی کەم نێ باوەڕیان پێ نێن هەندێک دەڵێن 80 کەس هەندێک لە مفەسیرین باوەڕیان پێهێناوە عەلاکەی ئەڵێن 300 کەس بەرەوژوور بووە خەڵکێکی کەم نەبێ باوەڕیان پێ نێناوە ئەو هەموو داوە ئەو پێغەمبەرە نازدارە ئول العەزم بەسکۆڵی ناوە لەگەڵ قەزیەکەی خۆیان ئێمە بەڕاستی بەوەمان مەرج نەگرتووە وەڵا لە کورسەکانمان ئەوەنە نەبێ ئێمە فەشەڵمان هێناوە وەڵای تر ئێمە ئێمە ئەوەی گرنگە لامان لە هەدەفی خۆمان لە قەزەی خۆمان انحراف نەکەن و لا نەدەین هەدەفی ئیسلامی خۆمان بە پاکی و بە گەورەی بێڵینەوە کە ئەویشەوەیە ئێمە خزمەت بە قەزەیەکەین و جەماوەری کوردستان و میلەتی خۆمان بانگەکەین یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولا تموتن إلا وأنتم مسلمون ولا ممرن بمسلمانتنا ملتي مسلمانة الحمد لله إيمان دارة بلا ما بس معناه إسلامتي شيء حقيقي إسلامتي كلهم جيان تامو مارسيكي إسلامتيك نا ك نيجاك لما زجوتها به بس كهاتي درو باقياتي همو خزمته همو جيانت لبناوي دنیای خەڵکا بێ لە پێناوی حیزبێکی ئەلمانیا بێ ئیسلامەتیە کە بەڕاستی کە خوا لێ دووەرگرێ بۆی ئێمە دروشمانە ئەم دروشمەی ئێمە کە ئیشی لەسەرەکەین و بەردەوام کە خەڵک و جەماوەری کوردستانی خۆخشەویستی خۆمانی بەمانەکەین ئەزانی هیلاگە بین ئەزانی ماندووە بین ئەزانی وەکو پێویست جەماوەری خۆمان یا خەڵکی خۆمان خەڵکی موسڵمانی کوردستان لەوە چێ بەدەمانن بەڵام هەرتی ئەگەن لەم قەزەیە و هەر لە نەتیجای ئینشاءڵڵا عاقبەت بۆ ئیماندارە ئەو باسی جیاوازیت کرد لەگەڵ پارتە دەسەڵاتەکەم بەس لە دەرەوەی دەسەڵات پارتی جیاوازەیە ئۆپۆزیسیۆن و دەرەوەی ئۆپۆزیسیۆنیش جیاکاریەکەی لە بینی ئێوە و ئەوان بەست حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ترە بەڵێ جیاکاری هەیە هەموو حیزبێک هینی خۆی بەپی بەرنامەی خۆیەتی ئێستا ئێمە حیزبمانەیە ئۆپۆزیسیۆنە ینی قسەی زۆر گەورەی ژەکاوە نیە ئیدعااتی زۆر گەورەشەکە بەڵام شێوازی تێڕوانینی ئەو بۆ چارەسەری گرفتەکان نوعێکە شێوازی ئێمە بیرکردنەوەی ئێمە نوعێکی ترە ئێمە بەڕاستی لە ئینتیخاباتە ناین هەموو شتێک بڵێین ئەوەی پێمانەکرێ و پێمان ناکرێت دوو لە ڕووی بینەرانی خۆشەویست درۆ بکەین وعدی درۆ بین جوێن بە خەڵکگەین هەموو شتێ بکەین لە پێناوی چی بکەین کەسبی خەڵکێن و یعجابی خەڵک بۆ خۆمان ڕاکەین و خەڵک دەماماتی ئەوە ناکەین خەڵک هەیە بۆ ئۆپۆزیسیۆن هەموو شتێکە ئەڵێ تۆ گرنگەوێ ئەو چەند سەعاتە پێش هەڵبژاردن ڕای خەڵک بگۆڕی
تاسی لەسەر دەرونی خەڵکی خەڵک بێت حەکەم بۆ لێبە ئیتر دوایە مشکلە نییە ئەوە باوەڕمان بۆ نیە ئێمە بەڕاستی هەر قسەیەکەین هەر بابەتێکی وروژێنین و هەر چارەسەرێکی خەینە ڕوو قەناعەتمان پێێتی ئەلەو ڕوانگانەوە ئێمەمانەوە چارەسەری دۆزی میلەتی خۆمان و قەزی میلەتی خۆمانکەن و ژیانی میلەتی خۆمان بکەین ئەم قەزەی بیرۆکەی ئێمەش چوارچێوەی بیرکردنەوەی ئێمەشی خۆمان نییە هی پەیامە جوانەکەمانە کە پەیامی ئیسلام ئەو پێداوین کە ئەمە حلولی هەرچی گرفتەکانی کۆمەڵگەی تایە و مجتەمع بەڕاستی هەمووی هاوشانی یەکە بێتەوە و بەڕاستی ئەم تەفرەقەیە و ئەم بەرزونزمەیە کە ئێستا لەناو کۆمەڵگەی ئێمە دروست بووە کە بەداخەوە خەڵکی بەرەو یەئس و بێتاقەتیەک و مەیوسیە بردو حتا وای لێ هاتووە خەڵک باوەڕی بە قەزەی کوردیش نەماوە خۆ نایم بیسین خۆمان نابیسین هەنی خەڵگەڵێ دەوڵەتێکی کوردیم بۆ چییە من زۆڵم لێ بکە دەوڵەتی کوردیم بۆ چییە بەڕاستی دەستخاتە بینە قاقا معاشەکەم نایاتێ خۆی بفرێ و بڕوا بە ئاسمانە بە کەلانی فەلەکە بڕوا سەرەوت و سامانی خۆی و ماڵ و مناڵی بۆ عیلاجی دانەکەی بگاتە ئەوروپا بۆ عیلاجی مناڵەکەی ئەرقا سیارە و ئەرقا چی و چی و چی هەبێ مناڵەکەی منیش پارەی خوێندنێکی سەرەتایی و ئاسایی نەبێت بۆ چی باڵێم دەوڵەتم بۆ چی خەڵک واناڵ ئێستا ئەمە بۆ لەبەرەوەی ئەم جیاوازە چینایەتێک کە دروست بووە کە ئەو حیزبانە خۆ ئیدعاکانیان حیزبی بەحساب خەلفێت مارکسی و کۆمەڵی ڕەشدەران و نازانم چینی فەقیر و چینی هەژار و بۆ دژایەتی بۆرژووە بۆ ئەمانە دروست بوون ئێوانە دیموکراتیت باشە دیموکراتی وەرە تەطبیق دیموکراتیەتان لەکوێ تەطبیق کردووە ئاخر دیموکراتیت ئەمەیە هەچی خەڵکی هەمووی بەری بۆ خۆت و خەڵکیش لەولاوە بە هەژار و فەقیر بێڵیتەوە مەعاشە ئاساییەکەی خۆی پێڕەوانە بینی هەر بکەمترین پێداویستی ژیانی ئاسایی خۆی پێڕەوانە بینی یان باسی فکری مارکسیەت و باسی بەهاناوچوونی کرێکاران و هەژاران و چەساوان و ڕێژدەران و جوتیاران پێی ئەوانە هەر داوێن لە قوتو هیچ عتارێکان نەماوەوانە کێ ئاگای لەوانە کێ ئاگای لە کرێکاری قوربەسەرە چی ئاگای لە کرێکارە لە ڕۆژ یەکی ئایارە کە ڕۆژی کرێکارانی جیهانە ئەم حیزبە کرێکاریانەی ئێمە کە فکریان مارکسیە و بەحسا بۆ ڕزگارکردنی کرێکار و چینی چەساوە هاتوون ئەوانیان لەبیرە کابرای کرێکار ڕۆژ یەکی ئایار کە ڕۆژی عوتڵەیە ئەوێ عوتڵە بێ ئەو ڕۆژە کرێکاری خۆی گاڵێ کۆر با بە پارە پیانە نەڕۆمەوە ئێوانە مناڵەکەم نانیە بیخوا مەبەستم ئەمە لەکوێ و ئەوە لە شوێ باش بزووکو خەڵکیانی گرەیکێ لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەوە بەشێک ڕەنگە لەو گرێژ بەرێوەکەوەکو پێویست ڕۆبەڕوویەم دەسەڵاتە نەبوونەوە ئەو دۆخە چاق بەستوێ هەیە لە گەندەڵی لە موچە لە نەبوونی پەرلەمان حکوومەت بەشێکی بەرێوەش ناکەوێ کە نەتوانتوانی بێ ئۆپۆزیسیۆنێکی جدی بن بەڵێ وڵی کاک حەکیم ئێمە ئۆپۆزیسیۆنی جدی بووین چونکە ئێمە بەڕاستی زۆر دەستمەخسوو سەربرینەکان زۆر بە ئاشکرا لەگەڵ خۆیانە لەگەڵ حیزب دەسەڵاتدارەکانە دانیشتون پێمانتون توانە ئەمە ئێوە ئەیکەن بەڕاستی سەری خۆتان و میلەتەکەشە خوا لێ عەلامە پێمانتون لە کۆبوونەوەی دوو بە دووە خۆشیان حتا کۆمەڵ بەوە ناسراوە لە خودی مامۆستا عەلی باپیر و سەرکردەی ئەم حیزبەی ئێمەوە کە زۆر سەریحە لە مەجلیسەکانە و بە پیاوێکی ڕازگۆ و ناسح الئەمین ناسراوە ئامۆژگاری نارەکانی شەکە قسەی دڵسۆزیش بۆ ئەوانەکە کە خۆیان بە ناری ئێمازانن ئێمە لێمانە بیستن ئەڵێن وەڵی ئێوە بەس ئامۆژگارەکانتان بەس قسەکانتان هەمووی قسەی دڵسۆزانەیە بەڵام چی بکەین ئەو وەزعمان پێچارە سەر ناکرێ ئێوە بەڕازی کا حەکیم قسەی خۆمان کردووە لە هەموو شوێنەکە و بە واجبیشمان زانیوە بەڵام وەکوتم تۆ قسەی خۆ دەکەی پەیامی خۆ دەگەیەنی و داواکەی ئەم وەزە چاک بێ بەڵام ئایا تەغیر هەر ئەوەیە ئێستا خەڵکێکمان بینی چوو مزاهەرەی کردو سەرجادە و بەڵام دوایی دیار بوو ئەمە هەر تەنها حملەیەکی هەڵبژاردن بوو بۆ دروستکردنی وەکو بڵێ حەمیەتێکی خەڵک و حەماسەتێکی خەڵک بوو بۆی لە انتخاباتە دەنگیباتی دوایی دەرکەوتمانە هیچ بەرهەمیشی نییە ئێمە لەگەڵەوە نین خەڵک بخەینە ئازارەوە خەڵک تەعزیب بدرێ خەڵک بگیرێ خەڵک سجن کرێ و لەگەڵەوەش نین بەڕاستی ئێمە ئەم کیانەی خۆمان بەدەستی خۆمان فەوتێنین بۆمان دووبارە نابێتەوە ئێمە وڵاتانی چواردەوەمان دۆستمان نین یعنی ئێمە ئێستا کیان ئەم هەرێمی کوردستانی خەریکە پارتیویکێتی ناوی نام خەریکە خۆیان بەدەستی خۆیان یعنی تا ینی بەداخەوە ینی لەگەڵ لە یارەکانی کووردا زۆر هەردوو لایەن زۆر دۆسترن تا لەگەڵ یەکتریا
حمام كذا يعني رئيسي هەرێمە چێ بۆ باغا ئەچێ بەلای هەموو حیزبەکان و ڕئیسی مؤسساتی عێراق بەس بەلای ڕێی جمهوریەکە ناچێت کە کوردە و یەکێتیە ئەمە مەساتەکەی ئێمە بەڕاستی ئەوە بە مشکل بەڵام بین خەڵکی گەڵێ کاکە ئێوە بۆ نمونە قبولی مەکەن و شۆڕشی چەکداری بکەن ئەی شۆڕشی چەکداری بکەین ئەم هەرێمە ئەفەوتێ ئێمە بەڕاستی ئەم کیانە بفەوتێ ئەم قوارەی ئێمە فەوتێ وەکوتم ئەم چواردەورمان هەمووی نەیارە وڵاتەکان هیچی چایی بە تۆ هەڵایە ئێوە ئایا زەمان هەیە ئەم پیانە بێنێتەوە وەکو کیان وەکو قوارەکە جێ دەکەن لە پارتیوێکێتی خۆمان دەستیەمان بۆیاوە مخەباتمان لە پێناایی کردووە و میلەت تاوانی نییە لەم پرۆسا ئەم پرۆسانە ئەم گەندەڵی و فەسادەی ڕووکرە میلەت تاوانی نییە میلەت حەزەکە وڵاتە وەکو سەعات بڕابڕەوە خەڵکەکەی دڵسۆزە جەماوەێکی دڵسۆزمان هەیە ئێمە ئەم خەڵکە بەزەیی بە میلەتی بە وڵاتی خۆیەتە باش بەس بۆ قۆناغیدا هاتوو دەتانەوێت چی بکەن ئەو باسی تایبەتمەندەکانتان کرد لە ڕووی سیاسی بێ کۆمەڵاتی بپەروەردەیی بێ خێرخوازی بێت بەرنامەتان هەیە بۆ قۆناغیدا هاتوو وە کۆنگرەکرا بۆ خۆداچوونەوە و ئەمڕۆ سەرۆکی کۆمەڵیش پامێکی هەبوو لەبارەی ساڵیادی کۆمەڵ و بۆ قۆناغیدا هاتوو بە خۆداچوونەوە بەڵێ کاک حەکیم سپاس دەکەم بۆ پرسیارە ئێمە بەڵێ وەکو کۆمەڵی دادگەری کۆنگری خۆمان کرد کۆنگری 5 و بەڕاستی ناڵی کەم و کوڕیمان نەبوو کەم و کوڕیمان هەبووە لەوەچێ لە ئاستی مەراحیلەکان ئەوکو پێویست نەبوو بین لە هەندێ بابەتە لەوە چەکەم تەرخەمیمان هەبوو بێ لە ئاسی ئەندامەکانی خۆمان بەدەمەوەچوونی ئەندامە دڵسۆزەکانی خۆمان پێشمەگە دێرینەکانی خۆمان بنەماڵی شەیدانی خۆمان ئەندامە ڕێخستەکانی دێرینەکانی خۆمان ئێمە خانی قەواعیدێکی عەریزین فراوانی لە ناو مجتەمەی خۆمانە زۆر دڵمامە قواعیدە خۆشە ئەوانیش سەربازی لە ناسراوی ئەم جەمان حزبێکەوە کادیری دڵسۆزی هێمە لە خوارەوە زۆر بە بازنەکان زۆر بەکەمی لە مەڵبندەکان من ئەنجومەنەکان بەبێ پارە بەڵێ ئێمە ئێستا ئەو ئەندامانەی ئێمە لەسەر و لە سەتانەوەتی خۆبەخشە کە ئیشەکا بۆ کۆمەڵ شەو ڕۆژی خسۆتە سەر یەک دەرسەڵێتەوە خۆی ماندووەکە پەیامی کۆمەڵەگەیەنێ دروستیت پەروەردەوی ئەڵێتەوە ئیشی خێرخوازیەکە دەسی بە خەڵکە و هەژارانی منتیقەیەوەیەتی بە هەموو شێوەیەک وەکو عیبادەتێکە ماکە چاوەڕێوە نییە وڵا کاکەوانم کردەوەی خەڵکی گەڕەکە دەنگم بنێ چاوەڕێوە نییە چاوەڕێوەیە فەسێڕ الله عەمەلەکم خوا ئیشەکەی بینێ ئەگەی لەوەیە چاوەڕی پاداشتی خوایە بەڵێ ئێمە بەڵێ بەنیازی گۆڕانکاریەکانی ئێمە بەڕاستی ئەم بەم دێڕێ هینەکەم ئەوژەوەی ئێمە وەکو کۆمەڵ چاوێکی جددی بە خۆمان ناخشێنینەوە لەسەرەوە بخوارەوە ڕێخستەکانمان تەشکیلاتە ڕێکخراوەکانمان ڕێکخراوە خێرخوازیەکانمان مؤسساتەکانمان ئەویش بە مەبەستی ئەوەی کە نوێیکەینەوە کە موڕەکانی معالەجەکەین بە شێوەیە کە زیاتر لە خزمەتی خەڵکا بێ زیاتر باوشکەینە بۆ ئەندامە دڵسۆزەکانی خۆمان دەوری خۆمان کۆیان کەینەوە ئێمە بەڕاستی قەناعەتمان وایە عاقبەت بۆ ڕازگۆیانە والعاقبەت للمتقین ئەوانەی کە لە خوا ئەترسن ئەوانەی دەست بۆ دینارێکی حرام نابن بە ئەمانەتەوە ئەگەێنن بە شوێنی خۆی ئێمە دوێنێ وەفتێکی دەستگای بەخشینمان لە وڵاتی ئەفریقیا هاتوۆتەوە لەبەرەوەی خەڵکێک لەم کوردستانەوە مسلمانێک لە ئەفریقیا بینێ فەقیرە هەژارە هیچی نییە بە 2 ساڵ و 3 ساڵ نە برنجە بینێ نە گۆشتی حیوانە بینێ ئەمیش بە برای مسلمانی خۆیزانێ ئەڵێ کۆمەڵ دەستگای بەخشین تۆ ئەهلی ئەمانەتی ئەم ئەمانەتەمەوە بگەێنە ئەگەێنین بێ ئەوەی 1 دیناری لێرابین بە غەزەی ئەگەێنین بە ئەفریقای گەێنین بە جنوبی شەرقی ئاسیا گەێنین بە وڵاتی ئێرانی بە کوردستانی ئێرانی گەێنین بە کوردستانی سووریا گەێنین بە کوردستانی خۆمانیە گەێنین ئەم دەسە ئەمانەتە ئێمە ئینشاڵە نایدۆڕێنین چاکتریەکەین زیاتریەکەی واکەین کە ئینشاڵە زیاتر لە جێی متمانی خەڵک و خۆمان و جەماوەری خۆمان بین و خەڵک زیاتر بۆ باوشمان بۆ بکاتەوە ئینشاڵە بەو هەنگاوانی دامانەوەکو کۆمەڵی دادگەری ئینشاڵە ئێمە زیاتر لە جێ ئومێدی جەماوەری کوردستانە بین باش پێنج خولەکمان ماوە لەسەر دۆخی سیاسی بڵێنەوەی کە پێویستە بە نەبوونی پەرلەمان حکوومەت پێک نهات و ساڵ و نیمەیەکە ئێوە بایکۆتی پەرلەمانتان کردبوو چی چاوەڕێ دەکەن بۆ دۆخی هەرێم بەڵێ چی چاوەڕێ دەکەن ئێمە هەردوو لامە تەمان ئێمە جەولەیەکی سیاسیمان کرد وەکو کۆمەڵ بۆ لای پارتی دیموکرات بۆ لای یەکێتی نیشتیمانی شوین وەکو واجبێکی سەرشانی خۆمان بە تەوجیهی سەرکردایەتی کۆمەڵ و مەکتەبی سیاسی واچین بۆ لای حیزبەکانی تریش ئەچین ئەوانی تریژەکەن بەس ئەم دوو لایەنە بە تایبەتی پێمانوتن ئەمە ئێمە بەڵێ ئێمە لە پەرلەمانانین
پەرلەمانی کوردستان نەوەیتیانین سەحبمان کرد لەبەرەوەی بەڕاستی ئەم جارەی ئاخر جار کە انتخابات کرا لە 2024 یعنی بەڕاستی هیچی تیان نەما ئەوەنە دەسوەردانی گەورە ئەوەنە تەزویراتی فەزاحەت دیزاین تەقسیمات ئەمە بە معلوماتی شەواڵێن دیگەی ئەمەشمان بۆ نیە خەڵک مەویست بێ لە پرۆسی هەڵبژاردن ئەوە ناڵێن چونکە ئیلا یعنی ئەم بابەتانە لە هەندێ هەنومەرجی تایبەتە ئەم دەسەڵاتانە دەستی بووە بن ئەم دەسەڵاتداران لە هەرێمیش و لە بەغاش کاتێ هەست بە خەتوورەت کرد لەسەر ژیانی سیاسی خۆیان ئێمە بێ بەر بەمە بگرین بۆ ئێمە وتمانێمە تیارین ئێمە باسی ئاڵا حەزەکەین پەرلەمان کارا بێتەوە ناکرێت نەگۆڕە بۆ نەچوونە بەڵێ نەگۆڕە هەتا ئێستش و خۆی باقیە چونکە هیچ دەگۆڕاوە اینجا و توشمانە ئێمە لە پەرلەمانانین بەس حەزەکەین پەرلەمان کارا بێت و حکومەتێکی ژێ بێم هەرێمە حەزەکەین دروست دەستکەنەوە ملی یەک کاکە حکومەت دروستکەن ئەم سیراع شخصیانی خۆتان خەنە ناوە با کەس خۆی بە کێخایوی تریژ نەزانێ وەکو یەک دابەشیکەن و لەگەڵێکە هەڵکەن قسەمان بۆ کردون تومانە ئەم بابەتە یعنی ئێمە حکومەتی هەرێم لە 92 حکومەتی عێراق لە 2003 بۆ بە حکومەت لە هەموو پرۆسەیەکی انتخابات و تەشکیلاتی حکومەتی عێراق لە پێشێمەوەیە یەک انتخاباتیان لە کاتی خوا دوانەکەوتووە بە ئەنجومەنی پارێزگەکانیشانەوە باشە حکومەت ڕێک پەلکێشەکرێ بۆ بەردەمی پەرلەمان و لێپرسنەوە و زۆر بە ڕەحاواتی سەدرەوە حتى تەکەتولاتە سیاسیەکانی ناو پەرلەمان تەغیراتە بێ ئەوە چێتە پاڵەوە ئەو تەغیرە ئەندا پەرلەمان ڕایە گۆڕێ هەموو شتێکی معتادە لەوێ کەس لێرە بۆ ئەبێ بە دوژمنایەتی ئەندا پەرلەمانێ لە کوتلەیەکی ئەم دوو حیزب دەسەڵاتدا دوور دەکەوێتەوە لەوە چێ مهدد بێ بە کوشتن لێوان نییە ئەوان زۆر پێژێمەیان داوەتەوە وتومانە کاکە وەرە حکومەت دروستکەن کیانەکە ئەفەوتێ کاکە عێراق دۆستمان نییە ئەوە نییە حکومەتی عێراقی ئێستا خەریکە وردێکاتەوە لەگەڵمانە باسی مەنافزی حدودیەکە 25 مەنافزی حدودی هەرێم ئەڵێنە بێ بە 5 دەستی حکومەتی عێراق بێ باسی مەتارەکانەکەن ئەبێ دەسەڵاتی بێتەوە شە دەست حکومەتی ناهۆ لە هینایە دەستور هەیە وردە جەیش و چی و هێزی پێشمەرگە و چی وردە دەست خەریکە ینی هەرەوە ما محافزێکی هینیشمان لە بەغاوە بۆ منێرن بۆ سلێمانیش و بۆ هەولێر کاکە بواکەن بۆ کاکە ئەمانمان پێوتون تومانەمە وا نابێ ئەمە بەڕاستی اینجا تۆ بێ پشت بە غەرب و یا ئەمریکایەک ببەسی کە وەفای بۆ کەس نەبووە بە درێژای مێژوو خۆمان دەزانین ینی ئاخر خیانەت کە ئەمریکا کردی لە شەڕوانانی سووریای کرد کە ئەو هەموو پێشمەرگە و شەڕوانە درا بە کوشت لە ژێر ڕعایەتی ئەمریکا بۆ شەڕی داعش دوایی ئەمریکا پشتی تێکرد و بەجێ هەڵان و خۆیان فرای خۆیان کەوتنەوەی حکومەتی سووریا هەمبیانی پێچایەوە ڕێستەش نوێنەرێکیاندانەوە بۆ کاروباری عێراق و سووریا تۆمبارای بڕوای بە لا مرکز بڵێ ئەوە هەر ئەو ژەنەزەر دەبان بۆ ئەو ژەنەزەری ئەو بەڕێزە ئەو نەفەرە و ژەنەزەری ترامپە ڕێک تەمەنەوە لە پەسا مەناسیبیشی بەرزەکاتەوە سامجارەکردی بە نوێنەری تایبەتی سەرۆک یا سەرۆکایەتی ئەمریکا ئەو جاران نوێنەری تایبەت بوو ئێستا بۆ نوێنەری تایبەتی سەرۆکایەتی ئەمریکا ینی نوێنەری ترامپ خۆیەتی نەگۆزارەتی خارجی بەبەسمەوە غەیریەوەی سەفیری تورکیاشە من بەسمەوەیە ئەمە بیرکردنەوەی ئەوان باوەڕیان بەوە نییە بەم هینە جیاجیانە و ئەم بڵین هەرێم و ئیقلیمات و چی و فروعات و شتانە چونکە ئەمانە بەڕاستی زەرێریوانێتی ئەوانە لەگەڵ حکومەتە مرکزیەکانە علاقە دروستەکەنەوە باوەڕیان بۆی ئەوان بەقوتکەن باش وەکو وتەی کۆتایی ئەگەر شتێکیش مابێ لەسەر سوودەکانی کۆمەڵ ئەگەر شتێکت مابێ وەڵی من سوودەکانی کۆمەڵ هەر ئەوەیە حەزەکەم تاکید کەمەوە کۆمەڵ ئەوێ لە هەموو جانێبەکانی ناو موجتەماع خزمەتکە دەسی لەگرن و بیەوێ لە نەتیجە بۆ هەموو شەریحەکانی موجتەماعی کوردی هاوڵاتیەکی سەلیم پێشکەشی کۆمەڵگەکە هاوڵاتیەکی خوێنەوار هاوڵاتێکی بە ئەخلاق و بە ئەدەب و دەمپاک هاوڵاتیەک ڕووی لەخوابی و باوەڕی بە قیامەت هەبێ و بترسێ لەخوا کە دەست بۆ فەساد و دەست بۆ گەندەڵی و دەست بۆ دزینە باشە هاوڵاتیە کە نەفسی بەرز بێ زەلیل نەبێ بۆ هیچ کەسێ لە پێناوی مادە و دنیا دیوسی شتێکی دەستکەوێ هاوڵاتیە کە بەڕاستی حتا ئێمە باوەڕمان بەوەیە ئەو هاوڵاتیانی ئێمە تەقدیمی جگەرەش نەکێشن چونکە جگەرەش کێشە ژینگە پیسەکە ئێمە ئەوەنە حەریسینەوەی کە نمونەیەکی جوانی هاوڵاتی لە موجتەماعی خۆمانە دروستکەین بۆ ئەوەی کە هەم موجتەماعەکەمان موجتەماعێکی ڕاز بکرێتەوە بەڵێ حکومڕانێکەش بەوە بەڵێ ئێمە بەوانە ئێستا ئەو خەڵکە دەستپاکانی ئیسلامیەکانن لە دەوائیرەکانی حکومەت و
لە مؤسساتەکانی حکوومەتە ئێستا کە بەڕاستی پشتیان پێبەسرێ و ئەو دوو حیزبە دەسەڵاتداران بۆ ئەوان ئاگەڕێن مەسئولیاتیان پێبن ئەمانەتیان بێبەخشن چونکە ئەوانە جێگەی متمانەی ئەوان کە زیان لێ نەکەن لە پشتەوە. سپاس دەکەین بەڕێز مامۆستا نوور سەنگاوی لای سیاسی کۆمەڵگەری مامەکە سوپاسیان زۆر سپاس بۆ جەنابیشتان. سپاس بۆ ئێوە میلانایی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی دیکە خواتان ئەڵە.